بانی باش بەیانی تۆ باشتر باشی بێت من باش تۆ باشیت خۆشەویستانی ئەمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵی نەم بەیانش لە پرۆگرامی ڕۆژێکی نەوە پێتانەگەینەوە بە هیوای تەندروستیەکی باش بە هیوای ئەوەی کە لە ڕۆژی دوێنێ ماندووبوونێکی زۆرتان پیوە دیار بوو بتوانم پشوێکی باش بن بێگومانم ڕۆژزانین لە زۆربەی دام و دەستگاکانان پشووە بۆی کە هاوڵاتیان لە دوای ئەوەی کە دوێنێ چوونەتە سەر سندوقەکانی دەنگدان و لە هەمان کاتیشا ئەمڕۆ بتوانم پشوێک وەرگن من پێم خۆش بوو لێرەوە سوپاسی تەواوی هاوڵاتیان بکەینەوەی کە ڕۆژی دوێنێ بە شێوازێکی دیموکراسی دوور لە هەموو کێشەیەک و هیچ گرفتێک بۆی هیچ کەسێک دروست نەبووە بە هیوای ئەوەی کە ئەم ئاشتی تەباییە بەردەوام بێت و بشتوانین لە ئایندە و لە دوایی ساتەکانی دەرئەنجامەکان بە شێوازێ بێکە لە خزمەتی هاوڵاتیانە بێ و خزمەتێ بکاتەوەکو بە شێوازێکی باش بتوانین ئێمە لە هەموو مافەکانمان بتوانین بێبەش نەبین و بتوانین ژیانێکی نوێمان هەبێت و هەرێمەکەمان بە ڕێڕەوێکی باش و یاسایەکی باشە بڕوات. باڵە هیوامان هەمیشە هەوەیە و بە خۆشحاڵیەوە کە ئەم پرۆسە دموکراسی بە شێوەیەکی سەرکەوتوانە بەڕێوە چوو ئەمڕۆژ هەواڵە خۆشەکەوەیە کەیتر شەڵا موچەدا بەشەکرێت و ئەوەش ئەوەنەی تە دڵی هاوڵاتیانی خۆش کردووە لەگەڵ میوە پاییزیەکانە چوانی سەرکۆ. وەڵام بەم لەگە میوە هەر بە ئەم باشە یعنی وترنیە وەرزیشان بێتەوە بێچکە بۆ منە لە پاییزە حەزە لە چییە؟ ئێستا ئیتر کە ئەم هەورەیە بێت و وینە بێ هەندێک لەو میوانانەی کە زۆر خۆشن مادام لێرە خۆی ئامادەیە هەنار زۆر خۆشە هەنار ئەویش هەناری کوردستان بێ لەگەڵ گۆی ژاچانی گۆیژی زۆر تام و چێژێکی تایبەتی هەیە وایەکێکە لەوانەی کە خۆی لە سروش تاوازی لێ بێنە بێ ئەو هیچ خزمەتێکی بکەی خۆڕسکە بەرەمێکی باش دەیاتێ ئەنج کۆمەڵێ میوەی تریش هەیە وەکو بەهێ و هەرمێ و کوردی ئەجا ئەمانت بۆ منتیقی شار باشژێر پێی دەوڵەمەن ئەڵێ هەناری هەڵەبجە باشە ئەمانە کۆمەڵێ میوەن بەڕاستی کە ئێمە لە بەها خۆراکیەکەی سوودێکی زۆر تایبەتیە بەڵام هەمیشەش باز لەوە بکەین کە چەند گرنگە ئەم سوود و تایبەتمەندیەی هەیە و خاشێکی بەپێتمان هەیە بۆم بەرەمانە توانیمانە بە پێی سوودی لێ ببینی ئەوە زۆر گرنگ بێگومان هەرچەند بەلای خۆمانەوە بە خۆشحاڵیەوە جوتیارانی ئێمە زۆر دڵسۆزانە بە شێوەیەکی نمونەیانە خەریکن کار لەسەر ئەمانەکەن و هەندێک لەم جوتیارانەی ئێمە وایان کردووە بە خۆشحاڵیەوە ئێمە هەندێک لە بەروبوومە کشت و کاڵیەکان ئەتوانین بەڕادەیەک بەرهەم بەهێنرێت کە بنێریە بۆ دەرەوەی وڵات بۆنەوەی تر هەناری هەڵەبجە هەر زۆر بەناوبانگە هەندێک بەرهەمی تریشمانەیە هەرچەند ئێمە لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان ئەمانە لەسەر ئەم بابەتە قسە بکەین لەسەر ئەوەی کە ئێمە تا چەند بە قسەکەی سەرکۆتوانیمانە کار لەسەر پێگەیاندنێکی باشی ئەم بەرهەمانە بکەین و هەروەها هەر نەک پێگەیاندنەکەی سەرکۆ دواتریش بە پیشەی سازیکردنی ئەمانە زۆر گرنگە ئێستا ئەم هەمنارە لەخوا بەزیابێ مادام هەیە ئایا هەل تەنیا لە وەرزی خۆیان بازار ئەتوانێت سوودی لێ ببینێت یان هاوڵاتی دواتر ئەتوانێت لە بەروبوومەکانی دیکەی ئەم هەنارە ئێستا هەنارمان بە نمونە هێنایەوە هەرمەی وشکراومان هەیە یان چەنەها جۆری تری ئێمە میوەمانەیە کە ئەکرێت کاری تر و بەرهەمی تری لێ دروست بکرێت هەر بۆ ئێمە داواکەن لە میوانی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێز خەسرە و جاف کە بۆ خۆیان جوتیارێکی نمونەین ئێستا لە لامان ئامادە بێت کاک خەسرە و زیاتر لەسەر ئەم بابەتە بەتامە زانیاری من پێشکەشەکە کاک خەسرۆگەر سڵاوی لێ بەخێر بێت سەرچاو ئێمە کاتێ باسی میوەی پاییزاکەن هەمووی تام و چێژی هەیە جا ئێوە خۆتان هەم دەستێکتان هەیە لە پێگەیاندنی ئەم چێژە بۆ هاوڵاتیان هەم خۆشتان چێژە بۆ وایە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی کورسات سپاس بۆ خوای گەورە کە ئەم بەرهەمە جوانانەی پێبەخشیوین ئێمە یعنی هەر وەرزێک تام و چێژی خۆی هەیە وەرزەکانی ساڵیش خۆشیان لەوایە کە چوار وەرزمانەیە ئێمە کەوتینتە موقعێک و جوگرافیاک چوار وەرزی ساڵمان هەیە بۆیە هەموو وەرزەکان هەرێکێ تام و چێژی خۆی هەیە و هەرێکێکیش لە بەرهەمەکان بۆ خۆی بۆ ئێمەی هاوڵاتی بۆ ئێمەی هاونیشتیمانی هەم ئۆرگانین هەم شتی زۆر باشن هەم بەرهەمەکانمان زۆر بە تامن ئێمە ئەتوانین لەزەتیان لێ وەرگرین لە گۆڕانکاری وەرزەکانەوە بەپێی ساڵەکان ئەم وەرزش کە ئێمەتیان وەرزی پێگەشتنی هەنارە هەرچەند تۆزێکی ماوە هێشتا بەپێی ساڵ لەبەرەوە ئەگەر هەنار بارانێک لێدا زۆر خۆشتر ئەبێ
ئەو باش. بارانە کە لێ ئەڵێن شەقە بات ڕاستە جۆری هەنارەکان ئەیگۆڕێ ئێمە زیاتر لە 15 بۆ 20 جۆر هەنارمان هەیە بەڵێ یعنی ساڵەخانی 15 جۆری هەیە لە پێی توخماتەکان ئەیگۆڕێ هەیە توێکڵی خەویە درێنگتر ئەتەقێ هەیە توێکڵی تەن کە ترشە ئەوە زووتر ئەتەقێ بە پێی ساڵەکان ینی ئەگۆڕێ بە پێی کەش و هەواکەش جۆری تەقینەکان ئەیگۆڕێ باشە کا خسرۆ باسی و بکەین ئەم ساڵ چاوەڕێکرێ کە بەروبوومێکی باشی هەنارمان هەبێت ئەم ساڵ لە سە تا تقریبان با بڵێم 90 بەرهەمی هەنار زیادی کردووە لە چاو ساڵی پارە لەخوا بە زیابێەوە زۆر باشە بەرەمی هەنار ئێمە هەموو ساڵێکیش وەک پرۆگرامەکەی خۆمەوەک دەستگای میدیای کورسات لە فیستیڤاڵی هەنارە ئێمە بەشدارە بین و پلانیشمانەیە کام ساڵیش بەشدار بین ئەو بەروبوومانەی تر بە بێجگە لە هەنار کە بۆ نمونە بەروبوومی ئەم وەرزەن باسی گۆیش بکەین باسی هەرمێ بکەین باسی بەهێ بکەین ئەم بەروبوومانە ئێستا لە ڕووی بەرهمێنانەوە تا چەند باشە بەڵێ خۆی ئێمە کوردستانی ئێمە هەڵکەوتەکەی وا هاتووە هەم کوێستانمان هەیە و هەم نیمچە کوێستان و هەم گەرمیانیشمان هەیە بە پێی دارەکانیش ینی تەسێ کراون بە چەند بەشێکەوە دارەکانی ئێمە ناکرێ هەموو دارێک میوەهات بێ با بڵێن لە هەر شوێنێک بتوانین لە گەرمیان ئێمە ناتوانین گێلاس بچێنین ناتوانین داری گوێز بچێنین ئەبێش بە شوێنەکان ینی جاکەیتەوە بە حکمی ساڵ جایکەیتەوە کوێ زۆر ساردە پێویستە گوێز و سێ و گێلاس و ئەمانە بۆی بۆ ئەوێ چکە ئەم دارانە نزبەی بەستنیان پێویستە ساڵانە زیاتر لە داری گێلاس 850 سعات بەستنی ئەوێ بۆی بەرهەمێکی باشت باتێ بۆی ئێمە بتوانین ئێمەی جوتیار پێویستمانە زانیاری و هۆشاری گرنگمان هەبێ لەسەر ئەو دارانەی کە لە خاکەکەمانە ئەیچێنین بۆچی شوێن و مەکانێک ئەبێ کاخستۆ ئەو کاریان لەگەڵ ئێوەکو جوتیاران بۆ نمونە ئێماڵین لەخوا بە زیابێ لە بەروی هەرێمەکەمان زەویەکی بە پیتی هەیە یعنی ئەڵێ شار باژێر کۆمەڵە بەروبوومی زۆر تایبەتیە چکە ناوچێکی شاخاوی و ساردە ئەڵێ ناوچەی گەرمیان بەروبوومێکی تایبەتی هەیە یان من ناوچەی گەرمیان لەوانێ ئەوش بەروبوومێکی تایبەتیە ئێوەی وەکو جوتیاران بە پێی زەویەکان بەروبوومەکانە چێنن و چۆن کار لەسەر ئەماکەن بۆی کە بتوانن زۆرترین بەرەمتانە بێ و وەلەو شوێنەشا بەرهەمەکە بەتی جوتیاری ئێمە ئێستا زۆر هۆشیار و زیرەکە لەبەر ئەو تەکنەلۆژیایی کە ئێستا لە بەردەستمانە ئەتوانین هەموو دارەکانمان بگۆڕین بە ئەنواع داری تر تەکنەلۆژیا ئەمڕۆ پێشکەوتوترە لە بواری کوشت و کاڵە هەموو کەسێک بۆ خۆی توانین بچێتە نا ئەو بوارە و هەر لە ڕێی وتە بۆ ئەوانەوە دەری کات و بتوانێت کام دارە و کام شتە باشە بۆ خۆت ئینتاجیکەی بەڵام ئەبێ ئەو دارە بگونجێنی لەگەڵ کەشواقی خۆتە اینجا ئەتوانی بڵێ سەرکەوتووە بەم شێوازە تۆ ئەتوانی دارەکان و بەرهەمەکان زیادکەی بە کوالێتی باشتر ئەوەی کە کۆن بووە ڕۆشتووە ئەوەی کە ئێستا هەیە جوتیاری ئێمە زۆر زیرەکە لەوەی کە لە ڕابردوو هەبووە چونکە بۆ یەک جوتیار ئەتوانێت ڕەنگە بڵێم تەعمەی شارێک بدە لە خۆراکە ئێمە جوتیارمان هەیە زیاتر لە با بڵێنەکە بچینە ناو بواری بەرهەمە کشت و کاڵەکانی ترۆک شووتیوانەوە ڕەنگە جوتیارمان هەیە زیاتر لە 1970 دۆنم شووتی هەبێ ئێمە توانێت تەسحی سلێمانی بە بۆ نمونە شارێکی کو سلێمانی بە ئێستا جوتیارمان هەیە زیاتر لە 7000 داری هەناری هەیە ڕەنگە بڵێم ئەمە زیاتر لە 200 بۆ 300 تەن هەناری هەبێ کە یعنی بەشێکی زۆری هاوڵاتیانی ئێمەکە ئەمە هۆکارێکە بۆ زیادبوون ئینتاجی خۆمان و لە بەرهەمە کشت و کاڵەکانە جوتیار چی بکە بۆ ئەوەی حاڵی لەمە باشتر بێ ئەبێ پشت بەسن یەک بەخوا دوو بەخۆی بەسێ ئەوە یعنی من ئێستا زۆر خەڵکەیە هەر ئەڵێ حکومە دەرە لە حکومەت ناخۆ من لەگەڵ ئەوان حکومەت هاوکاریت کار لە هەموو بوارەکانەوە بەڵام ئەبێ جوتیار لەوە زیرەکتر بێ کە خۆی هەیە چونکە ئەبێت چی بکە مەنافسی دەرۆ بکە ئێمە لە سپی وەرزەکانە شتمان بۆیێت باشە ئەبێ بەرهەمەکەی تۆ ئەوەنە باش بێ مەنافسی دەرۆ بکە نەک ئەوەی ئێمە ڕاستە بەپێی منعکردنی وەرزەکانە ئێمە وەزارەتی کشت و کاڵ بەرز بێکە تاڵەبانی زۆر هاوکاری جوتیارە لە ڕاستیا دەستخۆشی لەکەیت لەمبارەوە بەڵام پێویستەکە جوتیار لە وەزارەتی کشت و کاڵ زیرەکتر بێ ئەتە خۆشی داهێنان بکات ئەبێ خۆشی داهێنان بکە ئەبێ خۆی ئەو بەرهەمە لەگەڵ بەرهەمەکانی دەروان مەنافەسی پێ بکە اینجا تۆ ئەتوانی بڵێ ئادەی حکومە ڕێگەم پێ بگرە منێکی جوتیار چیم هەیە بۆ ئەوەی پێشکەشی هاوڵاتەکەی خۆمی بکەم حکومەتیش لەو کاتە هاوکار کاک خەسرە و ئێستا
هەندێک بەرهەمی کوردی هەیە بەداخە زۆر کەمە ئەبینین لە وڵاتانی ترەوە ئاهێنرێت نەکواڵیتەکەی نەتامەکە هیچی وەکو بەرهەمە کوردیەکەن یا بەڵام بازاڕێکی گەرمشە بۆ منە بەهێ من ئێستا بەهێ دایکمەکە بە مرەبا قسەکە دەگەل لە بیر نەچێتەوە بەوایە ئەزانم بەهێی کوردی سەر کۆتامێکی یەکجار خۆشی هەیە بۆ مرەبا بیکەی بە مرەبا بەڵام بەرهەمەکە کە لە وڵاتانی ترەوە هێنرا هەر تامینێت تەنیا سوورە بێت کاتێکی بە مرەبا تۆ ئەوەش بیشکێنە ئەو هێنە قاشیکە بەهەیە ئەوە بەهەیە بەڵێ ئەوە هەم لە ڕووی تەندروستی و بەهایەکی فرە گەورەی هەیە یعنی بۆ ئێمە لە برێ بچین هەبوو عیلاجەکان وەرگین لە ڕاستیا بەهەی کوردی خۆمان بەڵێ دەرمانێکە هەر بۆ خۆی کۆگایەکە لە دەرمان چکە بۆ ئەوانی کەسیەکانیان تەواونی بۆ ئەوانی کە قورجیان تەواونی بۆوان هەناسەیانتن ئەوە بکە بە مرەبایەک و ئاوەکەی بخۆرەوە یعنی بەڕاستی ئەوە بۆ کەسی خۆی شیا دکتۆرەکانەوە باسکەن بەڵام ئەوەی کە من خۆم ئەزانین ئێمە خۆمان لە ماڵ و بەهێمانێ بەکاری هێنین لە ڕاستیا سەد بەرابەری دەرمانەکان کاریگەر باش کاخەستە و چونکە یەک شتمان هەیە لێرە ئافمکەی ئەم بەهێ و هەنار و ترێ و قۆخ و قەیسی خۆمانە دوورە لە هەموو موادێکی محافظەوە بەڵێ باشە بەرهەمێنانی بەهێل چ ناوچەیەکی کورد هەرێمەکەی خۆمان بەهێل لە دەشتی شارەزورە ئێستا زۆر پەرەی پێدراوە وەلو بازاری زۆر سەریع نییە بەڵام لە شارەزورە هەیە و شتێکی زۆر تایبەتە ئێمە بەهێمانەیە لە شارەزۆرە ڕەنگەدانی 1 کیلۆ زیاد دەچێت هەر سروشتیشە و هیچ شتێکشی پێ نەدراوە بەهێشمانەیە زۆر ینی کامڵە بەپێی توخماتی بەرهەمەکانی شەگۆڕێ باشە خزمەتکردنی بۆ نمونە بەرهەمهێنانی بەهێ چییە ئەگەر ئێوە جوتیارێکی نمونەی ئێمە بەرهەمهێنانی بەهێ یەکێکە لە ئەو بەرهەمانەی کە کەمترین تێچوو هەیە بۆ جوتیار باشە کەمترین تێچووی هەیە چونکە بەهێ هیچی ناوێ بەڵام متوربەیەکی باش کرابێت لەسەر ئەو دارانەی کە تۆ ئەتێ بەرەمبێنی بۆی توخماتێکی باش بەرەمبێنی شتێکە چونکە ئەوە زۆری شەمێنێتەوە بە ساڵداینە هیچی پێ نایە یەکێکە لەو بەرهەمانەی کامێنێتەوە بەهەی کوردی تفتە گرێگرێک لە ناو گۆشتەکەیە هەیە ئەمانە بە قەولی جەنابەت ئێوە بۆ متوربەکردانە ئەتوانن تۆزێک ئەم بەرهەمە نوێەکان ئەوانەی کە ئیتر وردە باڵێ بەپێی توخماتی هەرمیەکانیش بەیەکانیش ئەگۆڕێ ئێسێمە لە بەی و لە بابڵێن هەرمیان دوو توخماتمانەیە هەرمێمان هەیە لە بەهارا پێگە هەرمێ گوڵاییمان هەیە هەرمێشمان هەیە لە مانگی 12 پێگە ئەمە چه جۆرە هەرمەیەەکە ئەوە پایزێ بابڵێ ئەمە هەرمی کوردیە بڵ هەرمێنیەکە لە بازارە خۆشەویستان دانی ئەمە نابێ نازانێت لە چۆمانێت سم خۆم هەرمێم هەیە هەرمەکەی بەهارەکەم زوو پێگەی لە مانگی حەوت تەواو بوو ئێستا دووبارە بەری گرتووە و ئیتر ڕەنگە ئەگەر فریاب بکەوێت دووبەر بدابێژین مەبەستی چێ لەوەی فریاب لە بەری یەکەمیان هەرمێ گوڵاوی ئەوەی من زوو پێگە هەرمەیەکی بچووکە هەر دەستوری ئەوەی جەناب دوایەکە بەدەستەوەیە بچووکە و تامێکی زۆر شیرین و خۆشی هەیە ئەوەکەی تریشیان ئەبێ لێکیتەوە لە دارەکە لە پێش سەرما لە ماڵەوە دانی اینجا پێگا بکەیتەوە بازاڕ ئەژینا پێشتر ڕقا بەسی جوابی ئەوەی بەیەکەشت بەمەوە بەیەکە دوو جۆرمانێ جۆرێکیان زوو پێگەن ئەمە کامیانە ئەوە بارێنە مانگی 12 ئەو ئەمە درەنگ پێەکە ئەو لە مانگی 12 لێ یەکەیتەوە بە 3 مانگدانی لە ماڵەوەی پێنایە 4 مانگدانی هیچ پێنایە هەر عادەتی ئێستا لە ماڵیشەوە لە ناو کەوانتەری حاجەت لە ماڵۆدانی لە ناو حاجەت و لە ناو و جلوشتانە بۆنێکی زۆر خۆشەدا بە ئەوشتانشکە ماڵ بۆنی تایبەتی خۆی هەر بۆنێکی خۆشیشی تایە خۆی باشە مرە باشی زۆر بەتان زۆر من بۆ خۆمان ساڵانە چەندجا مرەبای لەکەین هەم بۆ نەخۆشیەکان بۆ ئەو نەخۆشیە وەرزیەکان بەکارێنی زۆر ئیسفادی باشیشی لەکەین هەم بۆ بەیانیان بۆ دوای نانی ئێوارە هەر بەکارێن شتێکی زۆر تایبەت باشە کاخەسرە و بێنە سەر ئەوەی کە زۆر جار ئێمە میوەکان نازانی چۆن قاشیکەین یان چۆن بەکاری بێنین ئێوە دەستی خۆتان من بە هاوکارەکانم وتم کاخەسە و چەقۆکەی خۆی پێیە ئەوێ پێت بێت لەتکردنی خۆمان پێ چەقۆکەشمان تقریبا تۆزی تایبەت لەتکردنی هەنار حەزەکەم بۆی بینەرەکانیشمان بیبین کامیانە بۆ بێنم هەر کامیشان بێت ئاساییە مشکلە نییە ئەمە هەموو یەک جۆرە وایە ئەمە ئەمریکی و ساڵەخانی پێڵێن هەستە گیان ساحەجان بووی کاخەسۆ بزین ئەم شێوازی لەتکردنە چۆنە ئێمە شێوازی لەتکردن بۆ ئەوەی ئێمە ئاوێکی زۆر نەداتەوە ئەو منتیقە کە تیاتی زۆر جار کاتە بە قاپێک بهێنن بۆی کە ئاوێک نەداتەوە ئێمە ناورین ئاوباتەوە ئەمە ئەگەر ئەم قاپی پێویست نییە ڕەنگە قاپی نازانێ
ئەمە بەڵێن لە تەقلیدەکان لە وڵاتانی شەهر ئەم شێوازە پەروەردە کرێ ئێمە بەم شێوازە نابێت چقۆکە بچێتە ناو هەنارەکەەوە بە هیچ شێوازی باشە ئەمە بەم شێوازە لێەکەینەوە ئەمە بەم شێوازە ئەومان لێ کردو باش اینجا هیچ دەنگێکیشی برینار نەبووە ئێمە چیەکەین لێرە بەم شێوازە هەر لەسەر خۆ ئێمە پێڵن لەسەر دەمارەکانی بەڵێ. باشە مشکلە نییە لە هەر ئاستێکا بێ لە هەر مشکلە ئاستێکا. ئەوە بە هەنارەکەی زۆرتەڕە ئاودارە ئەمە بەم شێوازە ئێمە چەقۆکەمان باشە با من ئەمە بۆ بکەم بۆی لە کامێرەکە دیار پێ ماشەڵڵا ئاودارە هەنارەکەی ماشەڵڵا. اینجا ئێمە چیەکەین بۆی چەقۆکە نەکەین بە ناو هەنارەکە و ئاوبات و خۆمان پیسکەین و یا شتێک لە بابەتان ئاوا بەم شێوازە ئەم نوکەی کەتیایەتی تۆزگیری تەوە تەوە اینجا چیەکەین بەم شێوازەیە ئێمە هەنارەکەمان پیس نەکرد و هیچ جنێکشینەوە بەم شێوازە جوان ئای دەستەکانە خۆش ئەمە ئەم هەنارە چه جۆرانارێکە ئەمە هەناری ساڵەخانی ئەم جۆریان ئەمە ئەو جۆریان ترشیان ئەمە تقریبان مێخۆش مێخۆش پێڵێن مێخۆش ئەوەی وا من حەزم لێ کامەیان وتت جیاوازە ئەوە ئەمریکی ئەو جۆریان ئەو سوورەکە گەورەترەکە بەڵێ ئەها ئەمە زۆر بەتامە سەحر تاقی کردم باڵێ فەرمو ئەمە دوو جۆرن ئەمەیان ئەمریکیە هەنارێکی دەنگڕقە تقریبان ئاوەکەی بۆ بەڵێن ڕبە هەنار و شەربەت و ئەوانە بەکاری بنی تایبەتە بەڵام بۆ خواردن ناوکەکەی ڕقە بۆ ئەزمکردنی مەعیدەت و کاخسرۆ بۆ سە بالای ئێمە بینەرەکانی ژەمە لە ئەمریکا و بمانی هەندارەکەتان لە ئێوە نمونەی ئەمریکا دارەکەی ئەمریکیە ئەمە کاتی خۆی ڕێکخراوی فاو هێنایان باشە جۆرێکە بەڵام بۆ منتیقە ساردەکان زۆر نابێت لەبەرەوە هەنارەکەی زوو ئەتەقێ بەڵام جۆری خاصیەتی باشەکەی لەوەیە زوو ئەیخیتە بازار و ئینتاجێکی باشی بێت بەڵێ بەڵام لە ڕووی بەها خۆراکیەکەەوە هەر هەمان بەهان بەڵام لە ڕووی خۆراکی بۆ ئینسان بۆ خۆمان ساڵەخانەکە خۆشترە لە ئەمریکەکە ئێمە ناگا بۆی خۆمان نانە قەت ناگا بۆ جۆری تری هەنارمان هەیە هەر بۆ ڕۆ بە هەنار بەڵێ 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 باشترین بۆ ڕە بە هەنار هەناری ترش هەنارێت توێکەڵ سپی تەنکەکە من ئەوانەی کە توێکڵیان تەنکە و زوو ئەتەقن ئەوانە بۆ ڕە بە هەنار تایبەت ئەوەشمان بۆ شەقەکەی بزان ناوی ئەو چاوت گەشت بێ پێم وایە قاپی کەشمان لایوانی بەڵێ وەکو تایبەتمەندی بۆ هەنار کامی لە بازاڕە و زیاتر بازاڕی هەیە ترشەکە شیرینە خۆی عادەتی ئێمە کە داوای هەنارەکەین لە بازاڕ و هەر هاوڵاتێک بۆ خۆی کەیکڕێ ئەڵێ ترشەیامێ خۆشە تەمان زۆر دەمان ڕەنگە کێشەی مەعیدەی هەبێت شتێک لە بابەتانە عادەتی ترشەکە خۆشە ئێمە ئەڵێڵە کێشەی هەیە لەگەڵ هەنارە سیستەمی گەدەی ئەو چاری چییە چ جۆرە هەنارە ئێستا سەیریکە هەر خی گەورە لێرا ئێمە شتێکی بۆ کردین بۆی چارەسەری مەعیدەشوانی پێ بکەین من خۆم یەک بووم لەوانە کە چاکمەتەوە بۆ سپاسی خواکەم ئێمە شتێکمان هەیە لێرە ئەفکەین کاپێرێ ئەم توێکڵە سپی ئەم توێکڵە سپێ من خۆم کێشەی مەعیدەمە بوو ئەمە دایکەم بۆ ئەمە ڕێکلام نەبوو هیچ کەسێوانە ئەمە بەرەمێکی ئەمە من خۆم کێشەی مەعیدەمە بوو ڕەنگە بە سەوزە و ئەو بابەتانە کێشم هەبوو لەگەڵی بەس تەنیا بە ئەمە بە مدەی یەک ساڵ چاک بوومەوە چۆن بەکارت هەیە بە بێ هیچ عیلاجی هەر ئەمە بەم شێوازە ئەخۆتەوە تۆزێت تورتە تا تۆزی ڕاتی لەگەڵە ئەترەوە کێشەنە یان زۆر هەنارەکە دەچێنین ئەوەشی لەگەڵای بالای نەبێت ئەتوانی هەنارە خۆت بڵین لە ماڵ و ئەی خۆی بە شێوازێ هیچ شتێکی لێ مەکەەوە هەر احتیاجی لەگەڵ هەنارەکە بیخۆ هیچ شتێک لە مەوزوعەکە ناگۆڕێ کاک سەنگەر توێ کلاسپیەکەی بەکار بهێنا ئەوە بۆ کاک سەنگەر ئەوە لێو بەرمانە ئەمەش هەناری دوو هەمانە ئەمریکی پێڵن بەدڵتەنا هەنارەکە سەرکە نەمایانم زۆر خۆشە ئەگەر حەزی لە ترشی بێ ئەوەتەوە ترشیەوەی خۆشەدانیشی دوو قاپەتەکێنی جام جارە واشی لێ کردمەوە شتە پێشی دەرنەکەم ئێمە بە ئەمش کەمی پێویکە تامە ئەمش ماشکاند کاک خسرە و جاران خاتونەکانی ماڵەوە هەناریان دانە کرد هەموو دەستیان ڕەشە بوو ئێستا دەست ڕەش ناکە هەنار ئاخود بەپی دەست ڕەشەکات بەڵام بەپی جۆری هەنارەکە ئەمەش جۆری ئەمریکیەکەیە ئەگەر سەیری بکەی ئەمریکیەکە با بڵێن ئەم دەنکێ زۆر سپیە بەشی سەرەوەی ڕقترە هەنارەکەی ڕقترە بە تامیشکی بێبینەران ناخۆش تەقان بەڵێ بێکومان
خۆشە بەڵام زیاتر بڵێن هەدەنکەکەی ڕقترە وایە واردن ئەوەی خۆ ساڵەخانەکە نەرمتر و باشترە لەوەیانە زۆر باشە کا خەسرە و با باسێکی ئەوە بکەین ئێمە لەخوا بە زیابێ ئەم بەرهەمە جوانەمان هەیە و تۆش باسی کرد ئەم ساڵ بەرهەمێکی باشمانە بێت باسی چیوە بکەین فەرمودانیشە بۆی کە بتوانین قۆتە لامە بە دوای بۆمان باس کە تایبەت بکە کاک خەسرەوگیان باسی چیوە بکەین کە ئەم بەرووبوومەمان هەیە ئێوە وەکو جوتیارانی نمونەی و هاوڕێکانیشت کە چەند ساڵێکە ئەزمونێکی زۆرتانێ و شارەزایەکتان لەم بواری کوشت و کاڵا هەیە بەدەلەوەی هەنار ئێمە ئاوا بیخۆی لەم وەرزەیە هەنار چەندین شتی کەی لێکرێ بە دڵخۆشیەوە چەند هەوڵێک درراوە کارگەی بۆ دانراوە بکرێ بە شەربەت کارگەی بۆ دانراوە سوودیکەی لێ ببێتێ ڕبە هەناری لێ بکرێ چی هەوڵێکی کە بدرێت وەکو جوتیارێکی نمونەی بۆی کە ئەم بەرووبووە مامەنەمان بە زیایە نەڕوات ئێمە چەند نمونەیەکی بچکۆلە لە چەند ساڵی ڕابردووە بۆ ئێمە تا ئێستا بە کورتی باسەکەین ئێمە لە ساڵانی ڕابردووە باخە هەنارەکانمان ڕەنگە بڵێم لە پەنجەی دەستیانە ئاپارین ئەوش هەندێکە بوو لە منتیقەی هەورامان و هەڵەبجا هەبوو یا لە منتیقەی با بڵێن ڕانێ و قەڵازێ لەوێ لە هیران هەبوو لەوێ ئەمانە هەبوون یا لە شارەبان هەبوو ئێمە زیاتر هەناری شارەبانە هات بۆ ئێرە خۆ دەزانین جاران لێوە هات بۆ ئێرە بەڵام ئێستا خۆشبەختانە هەم واڵای خۆمان بەڕووی وڵاتان ناکراوەتەوە بە هاوکاری با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری کوشت و کاڵ جوتیار دڵی بە ئەو بەرهەمە خۆشە کە بەرهەمی تێرێ و چاوی لە شتێکە ئەم بەرهەمیەمە ئەچێتە دەرەوە ئەمە یەکێکە لە هۆکارە گرنگەکان بۆ سەرکەوتنی کەرتی کوشت و کاڵ ڕاستە باشە ئەمە بینای کوشت و کاڵ دامەزرێنێ چونکە لە هەر وڵاتێکا کوشت و کاڵ یعنی سەقەفێکی زەمەنی باشی هەبوو ئێمە ناترسین چونکە ئێمە بینیمان نەنەوت بەردەوامان هات نەوت هاتە خاڵی سفر بەڵام ئێمە بە کوشت و کاڵ ئەمانژێنێ هەر وڵاتێک کوشت و کاڵی نەبوو سفرە چکە یەک لەحزە یعنی وەزعی سیاسی بکوێ بەلایەکە تۆ سفرە بیتەوە ئێمە گرانی زۆرمان بەسەرا هات گەنممان هەبوو سپاس بخوا هەندێشتی زۆر ناڕەحەتمان بەسەرا هات گەنممان هەبوو نارمان هەبوو پێویستمان بە کەس نەبوو ئەلحەمدولillah ئێساش ئێمە دڵمان بە حکوومەتی هەرێمی کوردستان خۆشە کە چەند کۆمپانیایەکی دامەزران و خۆشبەختانە لە ڕێگەی وەزارەتەوە ئەم بەرهەمە باشانەی ئێمە ئەنرێتە دەرەوە وەخواستێکی یەجگار زۆریشی لەسرە ئەمە وای کردووە جوتیاری ئێمە زیاتر پەرە بە کەرتی کوشت و کاڵ بە زیاتر بگەڕێتەوە سەر کوشت و کاڵە کۆنەکەی خۆی و پەرەیەکی باشتر و ئیمتیحانێکی باشتری لەسەرکە بۆی هەم ئینتاجێکی باشتری هەبێ هەم ئەو بەرهەمەیەتی منافەسەی دەری پێ بکە ئەمە لە ڕوو یعنی ئێمە خۆشبەختانە ئەبینین جوتیاری ئێمە جاران شتێکی کەمیە کرد هەر شتێکی تەقلیدی هەبوو ئەوانە بەڵام ئێستا هەم باخی باشی هەیە هەم گەنمی باشی هەیە جۆی باشی هەیە هەم تەماتە و بیبەر و بانجان و شووتی و هەمیە ئێستا تەماتی ڕەشم خوارد تەماتی ڕەشیشمان هەیە تەماتی زەردیشمان هەیە تەماتی پەمەیمان هەیە تەماتی سەوزمان هەیە سوور و ئەنواع تەماتەمان هەیە ئەوانە دەستکاری کراون لە جیناتەکانە دەستکاری کراون ئەتوانی ئێمە هەر کەسێ بۆ خۆی لە دەوراتە کوشت و کاڵەکانە هەچەند ئێستا کەم بۆتەوە بە حکمی ئەم باروگوزەرانەکە هاتووە دەوراتە کوشت و کاڵەکان زۆر گرنگە بۆ ئێمەی کوشت و کاڵ کادیری کوشت و کاڵی باشمان هەبێ بۆی ئێمەش بتوانین بەرهەمی باشمان هەبێ بەڵام بەداخۆکرێت ئەم خولانە بۆتان ساز ئەکرێ ئەم خولانە کەم تافرە ئێمە توانیمانە ڕەنگە ساڵێ جارێک یا شتێک ئەوش بە هەوڵی چەند کەسێ بتوانین خەبیری باش بێنین لە ناوچەکانمانەوە کەسی پسپۆر و شارەزا بهێنین هەندێکیش ماڵیان ئاوا بێ خۆبەخشانەتێن لەسەر ئەرزە کشت و کاڵەکان بۆی جوتیار دەرمانی خراپ بەکار نهێنێ یا ئیشی غەڵەت نەکات لەسەر ئەو بەرهەمەی کە هەیەی یا ئینتاجێکی باشی هەبێ ئەلحەمدوللا بەرەو پێشوونێکی باشێ بەڵام پێویستەکە حکوومەت هاوکار بێت لەمەیانە بۆی کادیری کشت و کاڵی باش بنێرێتە لای جوتیارەکان هاوکار بێت بۆی ئێمەش بتوانین لە داهاتوە بەرهەمی باشمانە کاک خەسرۆ پار ئێمە کە چوبین بۆ هەورامان ئەم کارگانە هەیە لە کاتی پێگەیاندنی هەنار هەڵەبجە بەرەو هەورامان کە ئەڕۆی ئیتر هەڵەبجە ئەو ڕێگەی یەکسەر ماشەڵڵای لێبێ هەنارە ئەو شوێنانەی ئەکرێتەوە بۆەوەی کە ئاوی هەنار لەوێ ئەیگرن لە دەبێ ئەیان بە هاوڵاتیان ئەیفرۆشن هەر یەکێک لەو خاوەن شوێنانە باسی ئەوەی کرد ئەیوت بەشێکی ئەم توێکلی هەنارە بۆ بابەتی جوانکاری ئەکرێ سوودی لێ ببینرێ کە بەداخۆ لای خۆمان بەشێکی زۆری فڕێ ئەدرێ ئەمە چ بەشێکێتی ئایا هیچ هەوڵێک درراوە لەو بەدوای لەسەر بکرێت؟ کەمی پێش ئێستا زانێرێکمان قسە ڕوو لەسەر
ئەو پەتەسپێکە لە ناو هەنارەکەیە کە چەند کاریگەرە بۆ ئێمە ئینسان کە بە عیلاج ڕەنگە چارەسەر نەکرێت بە مدەی 6 حومانی بۆ چارەسەرەکرێت کە کێشەی مەعیدە و هەرسو و بابەتانەیە بەڵام ئەوەیش کە توێکڵە هەنارەکەیە هەم لە بابەتی جوانکاری و بۆ ئافرەتان زیاترەوە بەکارێت ڕەنگە من دوێنێ بوو کەسێکم بینی زۆر جوان ڕوونی کردەوە ئەو توێکڵێنی وشکەکەیت و شۆری تۆ هەڵیەکەیت و بەڵێ ئەو توێکڵی دەرەوەەکە توێکڵی دەرەوەی هەنا ئەوەی دەرەوەی هەنارەکە ئەیدا لە عسارە وشیە کردو و لە چەند مادەیە کاتێکەڵێ کرد و هەر خۆی بەکاری هێنا و شتێکی زۆر باش بوو یعنی بۆ ئافرەت بۆ قژ و ئەو بابەتانە بەکارێنە ئیسفادەیەکی چاکێ بوو هەم بۆ پێچیش وەکو ماسکێک بەکارێنە ئیسفادێکی زۆر باشێ بوو لە ڕاستە ئەم میوانە کە ئێمە خۆمان بەرێن هەموو عیلەتە بۆ ئێمە ئینسان هەموو ینی بۆ ئێمە حەف و دەرمانە بەڵام ئێمە ڕەنگە قەدری نەزانین ڕەنگە هەندێکمان بە شێوازێک لە شێوازەکان قەدری ئەو بابەتە جوانانە کە لە کوردستانە هەیە ئەو میوەجاتە باشانەکە هەیە ڕەنگە قەدری نەزانین من حەزەکەم شتێک بێ بڵێم من وەکو خۆم وەکو جوتیارێک وەکو هاوڵاتێکی کوردستان هەتا ئەم دقەیەکەوە هەنار پێگەشتۆ شەربەتی هەناری پارمەیە نەگڕ بە هەنارەکە شەربەتی هەناری پارمان تا ئێستا ماوە تێک ناچێت لە ناو مجەمیدا هەڵمان گرتووە تێک ناچێت ئەبێ بیبەستێ بەستێتی تو یەک جارکە بەستی تر ناکرێتەوە هەڵمان گرتووە هەتا ئێستش حەزمە کرد بمێنە بەڵام بەداخۆ بیرم چوو وەڕ بە هەناریشمان هەیە و هەنگوینی خۆشمانمان هەیە هەموو شتێکی خۆمانمان هەیە ماس و دۆ و کەرە و هەموو شتێکی خۆمانمان هەیە الحەمدوللا من وەکو خۆم ڕەنگە ماس و دۆکەم نەبێ بەڵام ئاوشارەکانی خۆمان هەیەە بەڵام من وەکو خۆم تەماتەی پارم ماوە باینجانی پارم ماوە بامی پارمان ماوە لە ماڵە هەموو شتێکمان هەیە ینی پێویست ناکە ڕەنگە بۆ زەڵاتەیەک بابەتێک تەماتەیەک بێنمەوە ئەنا بۆ لە ماڵی خۆمانە لە چلەی زستانە لە مانگی دووە سیا چوار پێنج شەش هەتا ئێستش تەماتەی و شکراوەمان هەیە هەر لەناو بۆ فێگە شاڵمان گرتووە هەر نەریتیش بووە لە ناومانە زووتریشانی زووتریش هەر خێزانێک تۆ جوتیارێکی نمونەی هەر خێزانێکیش بۆ نمونە لە وەرزەیە تەماتە زۆر بە سنووقی کڕی ئەی هێنا چەندیە کرد بە دۆشاو لە ماڵەکەی خۆیان ئەوەی کامایەوەی کرد بەلت کە تەماتە هەڵیە خز لە بەرە تاوشکە بۆ هەڵێگر بۆرزی زستانوانەی کە بەکارێنە زۆربەی میوەکانی کەش ینی ئێسا من بۆ منم میوانەی کە هەرمێ هەڵوژە ئەمانیان هەمووی وشکە کردەوە ئەمە تا چەند گرنگە ئێمە هەر پشت بەم شتانەی خۆمان بەسین لەوەی کەشتی لە قوتونان و ئەوانەی کە بۆمانێ نازانین چی تێکراوە و چەندین دەرد و نەخۆشی پێوە هەیە با بڵێن ژنانی کوردستان پێشتر کە پێشەوەی ئەم تەکنۆلۆژیا زۆر بێتە پێشەوە یا ئەم هاوردەکردنی دەرەوە بەرەوەی کوردستان نابکرێتەوە یعنی شتێکی زۆر باشیانە کرد یەک لەوانە بەرهەمی دۆشاو بوو کە هەر بە تەماتەی خۆمان لە بەر خۆرا و بە جوانی وشکە کرایەوە هەڵە گیرا و شتێکی زۆر تام و بەلەزەت بوو بەبێ موادەی محافیزە بەبێ هیچ شتێک ئەژمایەوە ساڵ بۆ ساڵە مێنە تۆ تێک ناچێت یعنی ئەمە یەکێک بوو لە بەرهەمە باشەکان کە ئێمە خۆمان هەمان بوو لە بامێ لە باینجان لە تەماتە لە کوولەکە لە سێ و لە ئەوانەی کە وشکە کرێتەوە عادەتی هەموو بەرهەمەکان و شەکرێن و ئێمە ئەتوانین لە ماڵەوە هەڵیگرین و لە هەر کاتێکی ساڵا بمانەوێ بەکاری بێرین و بۆی خۆمان سوودی لێوەرگرین وەلە ئێستاشا بەرهەمی خۆماڵی خۆمان 100 بەرابەرە بە بەرهەمی دەرەوە بەداخەوە زۆر جار لە ڕێ هەنێ پەیج و بابەتانە و بڵاوەکەنەوە کە بەرهەمی خۆمان خراپە ڕەنگە هەنێ جوتیار هەڵە بکات لە بەرهەمهێنانی ئەو بەرهەمەکە هەیەی بەڵام ئەمە ناکرێتە ئەوەی کە مافی هەموو خەڵک بسووتێنی بە کەسێکەوە چونکە بەرهەمی ناوخۆی خۆمان و بەرهەمی کشتتوکاڵی خۆمان 100 بەرابەری دەرەوەی بەخوای ئەگەر بەس موادی محافیزەکە ئێمە ڕەنگە هەنێ شتمان هەیە با ناوی شت نەبین ماسێکی دەرەوە و ماسێکی کوردی بڕۆ لەبەر ئەو خۆرا داینێ 15 ڕۆژ بزانە ماسە کوردیەکە بەشی 24 ساعتەکە لەبەرەوە هیچ موادی محافزەیتیانە ماسێکی ناو ئەمانی کە لە بازار ڕاهەیە بە ناوی کەس نێری لە دەرەوە داینێ بە یەک مانگ داینێ دوای یەک مانگ لەبەر ئەو خۆرە سەریشی قەپاتکە بڕۆ دەریکە ئەگەر خراپ بوو هیچ بە من ترشیش نابێت هیچی نەترشە بێت نەخراپ بەبێت تامی خۆشیشی هەیە ئەمە کەوا بێتە مادەیەکی تێکراوە ئەو مادانە ئەبنە هۆی ئەو هەموو نەخۆشی کە ئێستا هەیە بەڕاستی ئەوەی کە لە هۆکارە گلگەکان ئێمە دەست بۆ یەکشت نەبین بێژین شوتی پێنجیان خراپە چونکەوە بەڕاستی زۆر کارەساتە بڵێ بەرهەمی خۆت خراپە چونکە بۆ ئەو بەرهەمە خراپانەی کێتە لای ئێمە 1000 جار لەوانەی خۆمان خراپترە
لە چکلێتێکەوە لە قاوەیەکەوە لە هەشت لا نەستەلەیەکەوە لە هەشتێکەوە بگری ئەمەنە موادی محافظەی تێکراوە لە ڕاستیا زۆر خەتەرن ئێمە با هەموو شتەکان ئەوە نەکەین بەڵام ئەم قسەی منە لێرە ئەوەیە بەرهەمی خۆمان بەرزکەینەوە بەرهەمی دەرەکی تا ڕادەیەک ڕاگرین چکە خۆماشتی زۆر باشمان هەیە ئەلحەمدولای سەرکەی باشمان هەیە با بڵێن ڕوبە هەناری باشمان هەیە دۆشایی باشمان هەیە میوەی وشکراوی باشمان هەیە بۆی نەکەی خۆمان سەرف نەکەین خۆی هەر پشتی جوتیاریش بگیرێت دڵی گەرمترە بێت دڵی خۆشتر ئەبێ هەوڵێکی زیاترە بۆی کە بەرهەمی باشتر پێ بگەن با قسێکیش لەسەر گۆیژیش بکەین گۆیژ تەبعا نەزانین خۆڕستکە بەڵام وازی لێ بێنە خۆی بەرهەم پێم وایە بێ بارانێکی پێویستە وایە گۆیش تەبیعەتی داری بەڕوو مازوو هەیە زۆر بارانی پێویست نییە بارانی پێویست نییە بارانی زۆر پێویست نیە عادەتیمە ئەڵێن ئەگەر ئەو بارانە لێنە یا هەر کەسێ بیخواد تووشی سکێشەیەەکە ئەتنامەمە ڕۆژانە خۆمان ڕەنگە ئێستا وەرزی پێگەشتنی گۆیژە و خواردوشمانە و ڕەنگە بە شتێکی کەم یا کەسێک پێی نەکەوێت یاکشلۆ بابەتانە ئەنا ئێمە گۆژمان بەکارهێناوە هیچ ئاسایش بووە بەڵام ڕەنگە شتێک هەبێت لەم بینی ئەم بابەتانە باوەڕ ناکەم چونکە منتی قەو جوگرافیای ئێمە وا هەڵکەوتووە بارانی باشمان هەیە زیاد لە ئەوەی کە هەیە بارانی بۆ ئەبارێ الحەمدولillah زیاد لە ئەوەی کە هەیە خۆی پێویستێتی بارانی بۆ ئەبارێ ئەمە گۆیژی کوردیە ئەمە گۆیژی کوردیە چۆن جۆریش کەشە بینین لە بازارەکانە دەنگەکەی گەورەترە یاخود لە دەرەوە هاتووە ئەوە چی ئەوە متور بەکراوە بەڵێ دروست کراوە با بڵێن بە شێوازە لە شێوازەکان دروستکراوی پێڵێ نامتور بەکراوە لە چەند جۆرێک ئەیدەن لە یەک و دروستێکن و گەورەیەکەن و ئێمە باسی منافسەی بازاڕمان کرد گۆیژەکەی تورکیا زۆر گەورەیە ڕەنگە بڵێن بەقەدەر ئەو هەرمەیە بێکە لە لای ئێوایە زۆر گەورەیە بینیمانە لە بازاڕایە وڵی هاوکارانیش باسییان کردوتیان گۆیژێک هاتووە لە تقریبا شێوەی ئەوە بێت گۆیژە سروشتێکەکەی خۆمان ئەوەیە ڕەنگە تۆزی حەجمێ لەوە گەورەتر بێ و تاموچێژی ئەوە زۆر لەوەش خۆشترە بابزان چکەوە ئێمە شتێکمان هەیە بۆ بینەرانی بەڕێز ئەوە بخەینە ڕوو ئایا ئەم تۆ دەستکاری کراوانە کە تایسە عیلمنەی سەلمانووە لە هەموو دانێوەڵەکان کە دەستکاری کراون جیناتیان و لە هەموو تۆوەکان کە جیناتیان دەستکاری کراوە ئایا خواردنی بۆ ئێمەی مرۆڤ تا چەندێک تەندروستە هیوادارم کەسێک ئەوە ئەم قسەی بویسێ و جوابی ئەم قسەیمان باتەوە تا چەندێک دەستکاری کراوی جیناتی ئەم تۆوانە کە پیانڵێن تۆوی زیرەک بۆ ئێمەی مرۆڤ تەندروستە کە بخورێ باشە ئێوەکو خۆتانکو جوتیارێکی نمونەی لە ڕووی دەرمان و کیمیایی و ئەو بابەتانەی پێویستە بەکاری هێنن لێرەوە بۆکو جوتیارێکی من ڕێنمایی چییە بۆ ئەو کەسانەی کە بە شێوازێک بەکاری نێنێ لە پێناو بەرەمێنانێکی زیاترە بەڵام زیانێکی زیاتر بخاتە ئێمە ئەڵێن هەر بەرهەمێک ئینسان لەگەڵ دروست بووە ئەو خۆراکەش کە هێمانە لەگەڵ بەرهەمێت نەقسی ئێمە و خۆراک وەکو یەک وایە ئەو گەڵە چی پێویستە ئێستا ئێمە فەحسمانەیە چۆن ئێمە فەحسی ئامی خۆمانەکەین فەحسی ئامی زەویەکانی ژەیە هەر جوتیارێک بۆ خۆی ئەتوانێت بڕە فەحسی ئامی زەویەکەی خۆی کا بزانە ئەم بابەتە کە چاندوێتی ئەم با بڵێن هەر بەرهەمێکی خوشت و کاڵیە لە ناو زەویەکە چی پێویستە تا چەندێک سەمات ئەو سەمادانەی کە بەکارێنێ چونکە زیاد لە پێویستی خۆی سەماد ئەبێتە هۆی زەرەرگەیاندن بە جسمی ئێمە یەک شتەیە کۆمەڵێ دەرمانی خراپ هەیە جوتیار ڕەنگە بەکاری بێنێ نەزانێت لە شەرەزاکەی نەزانێت نازانێت ئەو دەرمانێک کە بەکارێنێت چەند مانگ ئەمێنێتەوە خۆشەت نیە تۆ ڕاستە خۆ لە بەرهەمەکۆ بیخۆی ڕەنگە ئەو گەڵاوشتە هەر هەمان دەرمانیتە ماڵیاتەکە ئەیخوا وانێ کە هەمانە باڵێن ماڵیاتمانێ حیوان و ئەیبنێ وڵات و بابەتانە ئەوی ژەی خوا ئەچێتە جسمی ئەویشەوە من توش گۆشتەکە ئەخۆی یخۆی گوێزێتەوە بۆ من توش بەڵام ئایا جوتیار ئەبێ شارەزا بێ ئێمە ڕێنماییمان بۆ جوتیارە هەر سەمادێک هەر مادەیەکی کیمیاوی کە بەکاری هێنێ بۆ پێویستاتی ئەو زەرعاتە ئەو کشت و کاڵە هەر شتێکە با بڵێن ئایا مزرەمەنیەکانە یا شووتی و خەزراواتەکانە با بڵێن بە عەرەبی وڵێ هەموو بابەتەکان خیار و تەماتۆشت ئەبێ بزانی بیئەی ئینسانەکان چەند گرنگە بەلای منێکی جوتیارەوە کە ئەو بەرهەمە بەرهەمێنم بۆ تۆی هاوڵاتیەک کە بەکارێنی ئەوە ئەرکەکەی لە لای منە ویژدانی خۆم و خوای خۆم ئەبێ شتێک بکەم بۆ داهاتوو بۆ ئەوەی هەم میلەتەکەم هەم خۆشم هەم هاوڵاتیەکەم ماوشارەکە خۆشم ئەو بەرهەمە بەکاتێرێ ئەبێ شتێک بکەین کە ئێمە ئەو ئینتاجەکە بەرەمێنین
یعنی خی گەورە چاودێرە بە سەرمانەوە ئەبێ بەرهەمێک بەکاربێنین بۆ ئێمەی هاوڵاتی تاموچێژی جیاواسر بێت لەوەی دەرو ئێمە ئاڵێ مەنافسە بکەین بۆ ئەوی کە جوتیاری شارەزا بێت لە ئەو مادانەی کە ئەیدا بە ئۆڕسقە بۆ ئەوی هەم زیان مەسرف نەکە هەم ئینتاجێکی باشی دەستکەوێت هەم کوالیتێکی باشیش بە بەرهەمەکە باو زەرریش بە هەم ئینسانیش و هەم ماڵیەتەکانیش نەگەین. ئەی نمونەت زۆر بە بە هیوای هەموو جوتیاران ئێمە هەر بە هیوای دڵسۆزی و بە میژدانەوە ئیش بکەن. ئێمە ڕۆژانە لە شوێنی خۆمان لە سەرزەویەکانی خۆمان لە بازار لە هەر شوێنێ لە ئەلوەکان لە هەر شوێنە خەڵکە بینین فی سەبیللا ئەم قسەیەکەین تر ئایا ئەوە ئەکەوێتە سەرشانی ئەو جوتیارە چۆن شتە بەکارێنێ و ڕێنمایش بۆ هەموو خاوەن دوکان و کشت و کاڵەکان تکایە بیئەی ئینسانەکان بیئەی ئینسانی عنی تەندروستی ئینسانەکان بپارێزن خەمی خۆت و ماڵ و مناڵی خۆت خۆ خەمی هاونیشتیمانەکەی خۆت خۆ چونکە هەمومان براو خوشک و کەس و ئامۆزا و کەسیەکی لەبەرەوە ئەبێ بیە ئینسانەکان بەلای هەموو کەسێک و بەلای هەمومانەوە بێ سەروی هەموو کشتێکە دەستەکانی خۆش زۆر زۆر سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوایەوەی کام ساڵ بەرهەمێکی باشمانە بێ و لەم وەرزەشە بتوانین سوود لەو بەرەمانەی کە لای خۆمان زۆر گرنگی پێدرێ هەنارە توانین ئەم ساڵ بەرەمێکی باشمە هەم بۆ ناوخۆ هەم بۆ بتوانین بیشینێرینە دەرەوەک ساڵانی ڕابردوو بۆی کە توانن ئێوەی جوتیاری نمونەی سوودی لێ بێنن بۆی کە بەرهەمی بەشتانە بێت ئینشاءڵڵا ئێمەش پشت بەخوای خۆمان و پشت بە هاونیشتیمان و حکوومەتی هەرێمی خۆمان کە هاوکارمان بێت لە ئەم هەموو بەرهەموو ئینتاجە باشی کە بەرهەمیێنین و بەرەو ئەوەی شەچین بەرەو فستیڤاڵی گەورەی هەنار لە شاری هەڵەبژە ئینشاءڵڵا لەوێ هەمومانیەکە بینینەوە پشت بەخوای گەورە و داوا لە هەموو هاوڵاتێک شەکەین پاڵپشتی بەرهەمی ناوخۆی بکەن جاو لە بەدەر لە بەرەمێنان